departure. Welcome to Slimani. بەڵێ خۆشەویستان دووبارە سڵاتان لێبێ و ئەچینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان کە ئەویش تەوەرێکی تەندروستیە و قسەکردنە لەسەر نەخۆشی شەکرە. بێگومانم مە چەندین جار لە ڕێگەی پرۆگرامەکەمانەوانەیە قسەباسی زۆرمان لەسەر نەخۆشی شەکرە کردووە، بەڵام وەکو بیرهێنانەوەیە یاخود بۆ سەرجەمە کەسانی کە ڕەنگە زانیاریان نەبێت لەسەر نەخۆشی شەکرە، ئەمڕۆ ئێمە قسەباسی زیاتر لەسەر بابجاکەین بابزانین بە شێوەیەکی گشتی نەخۆشی شەکرە چییە، جۆرەکانی چین و نیشانەکانی چین و هۆکاری توژبوون بەم نەخۆشیە چییە و کێن ئەو کەسانی کە تووشە بن، ئایا لە تەمەنێکەوە بۆ تەمەنێکی تر یاخود لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێت و دوجاریش باسێک لە چارەسەرەکانەکەین کە ڕەنگە زۆر جار تەنها لە ڕێگەی خواردن و خواردنەوە یاخود کۆنتڕۆڵکردنی سەرجەم ئەو خواردن و خواردنەوانە توانرا بێت ئەم نەخۆشیە چارەسەر بکرێت یاخود لە ڕێگەی چەند جۆرە حەبێکەوە یاخود دەرزیەکانێ. بەڵام ئەوەی ئەمڕۆ زیاتر تیشکی خینە سەر بابزانین ئایا نەخۆشی شەکرە چۆن ئەتوانێت لە ڕێگەی نەشتەرگەریەوە چارەسەر بکرێت و ئایا لە هەرێمی کوردستان ئەم نەشتەرگەریە ئەکرێت یاخودنا. دیارە هەموومانە قسەباسی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هیوا عومەر پسپۆڕی نەشتەرگەری گشتی. دکتۆر زۆر بەخێر بێ، ڕۆژێکی نوێت باش. بەیانی ئێوەش باش. سپاس دەکەین. دکتۆر بە پەناسەیەکی شەکرە بکەینەوە، بەبزانین شەکرە چییە؟ بەڵێ، شەکرە بریتیە لە بەرزبوونەوەی ئاستی شەکر لە خوێنە. ئاسایی خۆی لە تا سەودا بە ئاسایی داندێ. ئەگەر هاتو بەبێ خواردن دوای 4 کاژێر هەر کەسێ ئاستی شەکری لە خوێنە لە 110 میلیگرام لە پێردی لیتریانی لە 100 میلا زیاتر بوو، ئەمە شەکرەی هەیە یاخود ئەشێت کە تووشی شەکرە بێت. بەڵام کاتێک نیشانەکانی شەکرە کاتێک دەرەکەوێت کە ئەمە لە 130 بۆ 150 زیاترە بێت و زیاتریش کە لە 180 تێئەپەڕێت، لەو کاتە گورچیلە توانای ئەوەی نامێنێت تر شەکر وەرگێتەوە بۆ لەش یاخود لەش لە ڕێگەی میزی شەکرەکە فڕەیە، بەمە نەخۆشەکە میزێکی زۆرەکات و ئاوێکی زۆرە خوات، دەمی وشکەوێت، هەز بە لاوازیەکات، هەز بە بێهێزیەکات، هەز بە برسێتیەکە، لەبەرەوە سەرەکاتە خواردن بە تایبەتی جۆری دووەمی وردە کێشی زیاکە وەکو زەنجی وایە کە شەکر لە لەشی ڕوات. کاتەمانی باسێک هەموو نیشانەکانی ئەو نەخۆشیە. بەڵێ نیشانەکانی بەستەنیا ئەمەیە. بەڵام نەخۆشی شەکرە ماکەکانی ترسناکە. نیشانەکانی هەرەوەی زۆر کەس دەیان ساڵ شەکرەی هەیە بەخۆی نازانێت. کاتە ماکەکانی چین؟ ماکەکانی کارەکە لە زۆر ئەندام و کۆندامی زیندوو و ژیاری لەش وەکو چاو، بۆ نمونە تەڵخبوونی چاو، ئاوی سپی، ئاوی ڕاش لەگەڵ جیابوونەوەی تۆڕەی چاو کابێتەوەی کوێریەکی دەم و دەست، کوێرەکە سەراپایی بێ لە هەردوو چاوەیان لە چایەکەیان لە بەشێک لە چاوە. کاریگەری هەیە بۆ سەر دەماری بینین، کاریگەری لەسەر گورچیلە وردە گورچیلە تێکەیات ئەبێتەوەی ئەوی کاک فرمانەکەی وەکو خۆی نەبینێ وردە زۆر جۆر پرۆتین و ئەلبومین لە میزا دەرەیرێت، جگە لە شەکرە بێتەوەی کە گورچلەکە وردە لاواز بێت و نیشانەکانی لاوازی گورچلەی تیا دەرکەیە. جگە لەمە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی چۆریەکانی خوێن، ئەم چۆری خوێنە لە بۆریەکانی خوێنە ئەنیشێت، ئەبێتە هۆی ئەوەی کابۆرەکان تەسک بێتەوە، بەمە نەخۆشەکە تووشی نۆرە دڵە بێت واتە جەڵتەی دڵ، تووشی نۆرە مێشکە بێت واتە جەڵتەی دەماغ و زۆر جار نیشانەکانی نۆرە دڵ و نۆرە مێشکی لێ دەرەکەوێت. جگە لەمە کاریگەریە بێ لەسەر مناڵخستنەوە لەسەر لایەنی سێکسی بە تایبەتی لە پیاوانە، چونکو ئەویش هەموو کارە فسیۆلۆژیەکە لەسەرەوە ڕاوەسێت چەند بۆریەک
خوێنە بن بۆ کۆندامی زاوزەی نێر کە ئەمانە وەکو هەموو خوێنبەرێکی تر تەسک بووەوە بێتە هۆی ئەوەی کارەکەی وەکو خۆی نەکات بێگومان بەڵێ جگە لەمە کە هیچ شوێنێکی لەش وەکو پێویست خوێنی بۆ ناڕوە و زیاد لە پێویست شەکریتیان کەواتە ئەمە مۆڵگەیەکی باشە بۆی کەوا ئەگەر هاتو برینارێکی هەبوو برینارێکە هەر چەند بچووکیش بێت ئەو شوێنە تووشی سووتانەوە بێت بە سووتانەوەکە کۆنتترۆڵ نەکرێت و بۆ نمونە لە پەنجەکانی پێ لە پەنجەکانی دەسا ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو بەشە بمرێ ئەوەیە کە پێڵن لا ڕەشەیە خودگانگرین زۆر کەسەری سین یان یەکێکە تووشی باس لە ترسناچەکانی شەکراکە یەکسەر لەوا ترسێ یانیشیشی بیرەکێتەوە کە پەنجەیەکی بڕاوەتەوە قاچی بڕاوەتەوە تا قولەپی بڕاوەتەوە خوارەژمێ بڕاوەتەوە ئەمە هەمووی کاریگەریەوەیە کە شەک لە بەرزەکەات خۆی بەخۆی و چوری زیادەکە لە خوێنابێتە هۆی مەین و تەسک بنەوەی ئەم خوێن. بەڵێ دکتۆر سەرجەم ئەم ماکانەی کە باسیەکەی ئایا لە کەسێکە بۆ کەسێکی ترە گۆڕێ ئایا هەموو کەسێک بۆ نمونە کە ڕۆبەڕووی ئەم نەخۆشیە ببێتەوە نەخۆشی شەکرا ئەشێ ڕۆبەڕووی ئەم حاڵەتانەش ببێتەوانەیە یاخود بەپێی ڕێژەکەیە هەموو کەس ئەشێت کە تووشی بێت بەڵام زۆرینەی ئەمانە لە جۆری یەکا تووشە بن لەوانەی جۆری یەک و جۆری دوو بە شێوەیەکی گشتی کاتە دوو جۆری هەیە بەڵێ ئەجنات پێویستان بە کۆمەڵێ ئەزمایش واتە پشکنینی تاقیگەیەیە بۆی بە تەواتی بزانین ئەمە جۆری یەکەیان جۆری دوو چووک و نیشانەکانیان لە یەکەچێ بەڵام ئەگەر بۆمان دەرکەوت کامە جۆری یەکە ئەمانە زیاتر ئەشێ کە تووشی ئەم ماکانە بن ئەویش بۆ لەبەرەوەی کەوا خانەکانی پەنکریاس یان کەم بوونەتەوە یان توانای دەردانی ئینسۆلینیان نییە لەبەرەوە بە شێوەیەکی بەردەوام و بە شێوەیەکی بارز ئاسی شەکریان بەرزە بێتەوە کە بە پارێز و بە خواردنی خەپلا واتە حەویش کۆنتترۆڵ ناکرێت زۆر جار ناچارە بین کە بڵین دەرزی ئینسۆلینیان بێرێتێ بەڵام جۆری دووەم کە پەیوەندی بۆ هەیە ئینسۆلینەکە هەیە بەڵام لەش مامەڵە لەگەڵ ئینسۆلینەکاناکە جۆرە بەرگریەکی هەیە لەش بۆ ئەو ئینسۆلینی کە لە لەشا هەیە و ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کەوا گلوکۆز یا خۆشەکری خوێن بە بەرداوامی بەرزبێتەوە ئەمانە کەمتر ئەشەیە تووشی ئەمماکان. بەڵێ دکتۆر هاوڵاتێک پرسیاری کردووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجەکەمانە بازەوە کات یاخود پرسیاری ئەوە کات ئایا جۆری یەک ترسناکترە یاخود جۆری دوو؟ جۆری یەک ترسناکترە. کۆمەڵێک بابڵێن ماکەکانی زیاترە کۆنتترۆڵکردنی زیاترە و وەکو ئەمڕۆ کامانەیە باسی بکەین نەشتەرگەری کشی بۆ ناکرێت بۆ جۆریە دواتر ئەچینە سەر ئەو نەشتەرگەریە بەڵام بابزانین لە چ کاتێکدا بابڵێن ڕێژەی ئەو شەکرەیە مەترسیدارە و لە چ قۆناغێکی تەمەنا زیاتر مەترسیدارە شەکرە جۆری یەک و جۆری دوی بە گشتی باسی بکەین جۆری یەک لە گەنجە ڕۆیات هەیە لەوانەیە 2 ساڵ 3 ساڵ بێ یاخود لە خوار 45ەوە زیاتر لەما ڕۆیات هەرچەند ئەشێکە لە دوای ئەمەش ڕووبات و جۆری دوو لە تەمەنێکی دواترا ڕۆیە هەرچەند ئەشێکە لە خوار 45 ڕووبا لەبەرەوەی کەوتمان جۆری یەک ترسناکترە کەواتە ئەوەی کەوا مناڵ و گەنج تووشێ بێت ترسناکترە وەک لەوەی کە پێگەشت و گەورە ساڵان تووشیان بێت. بەڵێ دکتۆر پێم خۆشە باسێک لەوەش بکەین بێگومان باست لە ماکانی کرد باست لە نیشانەکانیشی کرد بەڵام بابزانین هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆچی کە کەسێک تووشی ئەم نەخۆشیە ئەبێت. بەڵێ ئەمە کۆمەڵی هۆکاری هەیە هەر هۆکارێک لە جۆریەکە باسێکەن چوک و دوو نەخۆشی گیان بەسەر دوچان پیانوترێ شەکرا دەردە شەکرا جۆری یەکەمەوەیەکەوە خانەکانی پەنکریاس بە تایبەتی لە دورگەکانی ئایلاند لە جۆرەخانەیەکی پێڵەن خانەی بی تاسیڵ ئەمانە بە هەر هۆیەکە لەوانەیە ڤایرۆس بێت لەوانەیە زەبرێک بێ بۆ ناوسێک لەوانەیە لە کۆسکەوتنێکەوە لە تێکچوونی بەرگری لەشەوە بێ کە بەرگری لەش لە باتیەوەی پەلاماری میکرۆبی دەرەکی باتیەت پەلاماری خانەکانیات ئەم خانانە لاوازە بن ئەپوچێنەوە نامێنن توانای دەردانی ئینسۆلینیان نابێت ئەمە جۆری یەک. هەندێک دەرمان و ژەهریش هەیە کە بێتە هۆی ئەوەی کەوا ئەم خانانە بکوشێت یان کارەکانیان سس بکە بەوە جۆری یەکەمی شەکرە دەرەکەوێت. هەندێکیشی کە لە نیوە کەمترە هیچ هۆیشی بۆ نەزانداوە پێوترێ ئیدیۆپاتیک ئەمە هەر ئەوەیە لە هەندێک خێزانە جینەکانیان وایە کەوا ئەو هێندی خانانەی کە هەیەە لە بیتا خانە بیتاکانیان کەمترە
توانای دەردانی ئینسۆلینیان کەمترە. یەنە سەر جۆری دوو وتمان ئینسۆلینەکە هەیە، بەڵام چییە لەش نایناسێتەوە، لەش لوتی پیان نایێنێت کە بەکاری بێنێ بۆی فسیۆلۆژی لەشی خۆی گلوکۆزەکە بخاتە خانەکان و گلوکۆزەکە بسووتێنێ و ئەمەش لە چێ دروسە بێ؟ ئەمە بە زۆری لە کێشی زیاوە دروسە بێ. هەر گەرچی هەچ نەخۆشیێکی ڕیخۆڵە و گەدەش ئەگەر درێژ خایەن بێ لەوانەیە بۆ نمونە ئەمە زانستی نیە نەڵم لەوانەیە بۆی نمونونەکە ڕوونکەمەوە بۆ خەڵک لەوانەیە گرانەتا کە تووشی ڕیخۆڵە و لەشە بێت چەند گۆڕانێک بکات لە ڕیخۆڵە ئەم گۆڕانانەوە بکات ئەو هۆرمۆنانەی لە ڕیخۆڵۆ دەرێرێت یارمەتی پەنکریاسەیان یاخۆت شێوازی هەڵمژینی شەکر یان کۆمەڵێ دژەکەن دروستکەن ئەمە بێتە هۆی ئەوەی کەوا لەش لوت بە ئینسۆلینەکە نەسڕێ بۆی ئیشی خۆی بکات. ئەمە یەک. دوو هەڵمژینی شەکر لە خواردنەوە تێکەچێت لە جۆری دووە. لە جۆری یەکە ئەمانە. بەڵێ دکتۆر با بەسێک لە خواردن و خواردنەوەش بکەین با بزانین چ خواردنێک پێویستە نەخورێت، چ خواردنێک باشە کە بخورێت، ئەمە هیچ پەیوەندێکی بۆ بابەتەوە هەیە یاخود نە؟ هەموو خواردنێ کە خوا دروستی کردو لە سروشتا هەبێ ئەبێ بخورێت. بەڵام ئەگەر هەر شتێ بە زۆری سەری تێ بکەی زیانی خۆی هەیە. بۆ نمونە ئاو بەڵێن هەموو شتێ لە ئاوە دروست بۆ ئاو زۆر پێویستە، ئەتوانی یەکێکدانی لەویا چەند لیترێک ئاوی بیتێ بە زۆر بیکوشی، یعنی ئەبێ بە ژەهر. ئۆکسیجین کە بۆ هەموو زیندەوەرێک هەر لە ڕووەکەوە تا مرۆڤ و تا گیاندارەکانی تر پێویستە. ئەگەر سەری تێکرا و بە زۆری بۆ ماوەی لە 3 خولەک زیاتر ئۆکسیجینمان بە لە ساسە یا بە یەکێک هەردوو چاوی کوێرە بێت، کەواتە ئەو شتانەی لە سروشتا هەیە هەمووی بۆ کراوە کە بخورێت، بۆ کراوە کە بەکار بێت، بەڵام بە شێوەیەکی هاوتا، بە شێوەیە کە بەڵەنسێکی تیاابێت. بەڵام ئەگەر یەکێک بڵێن سەر بکاتە سەر شیرینی هەموو جۆرە شیرینەکان و برنجێکی زۆر و نەجوڵان و نانی سپی و پەتاتە و ئەم خواردانەی کە ئێمڕۆ هەرزان و زۆرن، یانێکێکی تر ئەگەر بەس سەر کاتە سەر گۆشت یان سەر کاتە سەر چاوری هەر یەکەیان کۆمەڵی گۆڕان لە لەشا دروستەکەن کاربێتە هۆی دەرکەوتنی کۆمەڵی نەخۆشی. لەبەرەوەی هیچ خواردنێک نییە بڵێ کە ئەگەر نەی خۆی تووشی شەکر نابی، بەڵێ ئەبێ خواردنێکی هاوتابێ. بەڵام ئەگەری کە سوکاری شەکریان هەبێ یان چەند جارە پشکنینی کرد و شەکرەکەی نەگەیشت بە 150 بەس لە 100 تێپەڕی باشتر وایە خۆی لە شەکرەمەنیەکان پارێزە. شەکرەمەنی مەسم لە کاربۆیدراتە، لە شەکرا هەیە، لە میوەی شیرینە هەیە، لە هەنگوینە هەیە، خەڵوازانەی هەنگوین تیانە لە هەنگوینە هەیە، لە برنجا هەیە، لە پەتاتا هەیە، لە خیارا هەیە، لە تەماتا هەیە، لە نانی سپیا هەیە. ئەگەر خۆی لەمانە پاراز ئەشێت کە لەشی زیاتر تێک نەچێ یاخود خانەکانی پەنکریاسی زیاتر ماندوو نەبن بۆی کەوا بگاتە و ئاستەی ئیتر پیان نەمێنێ و شەکردە. بەڵێ دکتۆر لای ئێمەوە بەوە کە کەسێک ڕوبەڕووی نەخۆشی شەکرا بێتەوە ئیتر بە هەموو جۆرێک شیرینەکان تەرکات و کە وا ئەزانەی تر کە نەچە بەلاو شیرینانەیە ڕێژێ و شەکرەیدا ئابازێ و ئەمە بە جۆرێک لە جۆرەکان کۆنتڕۆلەکە. تۆ ڕێنمایی یاخود ڕوونکردنەوە چییە بۆ ئەو کەسانە؟ بەڵێ من ڕێنماییم بۆ ئەو کەسانە ئەوەیە کە سەوزە و گۆشت زۆر بخۆن ئەو شتە ڕاستە هەموو جۆرە شیرینی و شەکرەمەنیەک لەگەڵ برنج و نان و لەگەڵ پەتاتەکەم بکەنەوە. بەڵێ دکتۆر با باسێک لەوەش بکەین بە تایبەتی لای خانمان کاتێک خانمان با بڵێن دووگیانن ئاگە بێت و لە کاتی دووگیانیان ڕوبەڕووی نەخۆشی شەکرە بێتوانێت چه زیانێکی بۆ خۆی بێ و دوجاریش چه کاریگەریەک لەسەر ئەو کۆرپەیە دروست دەکات؟ زیانی یەکجار زۆرێ بێ بۆ خۆی کەمتر زیاتر بۆ کۆرپەکەی، بۆ خۆی بەس ئەوەیە زیاتر تووشی ماکەکانی سکپڕیە بێ، هەر لە ژەهراوی بوونی سکپڕی لەبەرەی کاریگەری لەسەر گورچیلا هەیە، هەر لەسەر سووتانەوەکان لە مناڵدان و لە زێ و لە کولینگ و لە گورچیلە و لە بۆریەکانی میسکە ئەمانە کاریگەری بۆ خۆی بێ بۆ لەبەرەوەی بەرگری لەشدا بەزێت زیاتر تووشێمە بێت. جگەلەوە زیاترە خوارد کە زیاتری خوارد قەڵەوە بێت کامەش خۆی دوایی ماچی خۆی هەیە. جگە لەمانە کاریگەری لەسەر مناڵەکە ئەویش قەڵەوە بێت، مناڵی نەخۆشی شەکرە پێ شوگەر بێبی نیەتە دەرەوە 4 شیلۆنی و 5 شیلۆیە هەر حەزەکەی سەیری بکەی خەپان خەت بەس چییە
ئەمە نیشانەوەی کە دایکی بڵێن شەکرەی هەیە ئەگەر پێشی نەزانرا بێت. ئەشێت کە مناڵەکە لەبار بچێت، ئەشێت مناڵەکە کە لە کاتی لە زانە ترزانەکە سروشتی بێ یاخۆت بە نەشتەرگەری لەوانەیە تووشی خنکان بێت، لەوانەیە تووشی کەمی ئۆکسسیژین بێت. جگە لەوە تا شەژمانی یەکەم بەرگری ئەو مناڵە کەمترە وەک لە بەرگری تازەبوویەکی تر لە هەمان تەمەنی خۆیان و ئەمیش ئەشێت کە لە داهاتووە ئەگەر هاتوو هۆکاری تری بۆ بڕەخسێک کە تووشی شەکر. بەڵێ دکتۆر کەواتە ئەگە مناڵێک لە دوا قۆناغەکانی تری تەمەنیا بۆ نمونەگە لە 5 ساڵەوە بێ 6 ساڵەوە ڕوبەڕوێم حاڵەتە بێتەوە هەمان نیشانەی هەیە هەمان مارکەکانیش ئەکرێ ڕوبەڕووی ئەو منداڵە بێتەوە یاخود جیاوازە. جگە لەو نیشانانەی کە باسمان کرد تووشی هین ناوێت لێدانی دڵ و لێدانی مێشک نابێت لە بەرامبەر ئەوە لەڕ ئەبێ لاوازە بێ وەکو هاو تەمەنەکانی خۆی گەشە ناکە هەستەکەی دایم زەردە وەکو هاوتەمەنەکانی خۆی جوڵەی نییە یان جوڵەیە بوو زوو ماندووە بێ لەوانەیە ببورێتەوە لە بەرەی شەکرەکە ڕاستە بەرزە لە هەمان کات شەکر زۆر چالاکی کرد جۆرە هاوتاییەک نییە دابەزێ بەرزە بێتەوە ئەمەیە ترسناکی. هیچ کاریگەری کات سەر توانای زیرەکی یاخود ئاستی زیرەکی ئەو منداڵە نەخێنە بەس گەشەی لەشی ئەوەستێت جیاوازە بێ لە منداڵێکی ئاسایی لە ڕوو لاواز و باڵای شوکتر و کێشی کەمتر. بەڵێ دکتۆر پێجۆی بچینە لای چارەسەری ئەم نەخۆشیە بە نەشتەرگەری با بزانین ئەو چارەسەرە پێشوەختانە چییە کە زۆربەی ئەو کەسانەی ڕوبەڕوێم حاڵەتە بوونەتەوە ئەتوانن بیکەن لە ڕێگەی دەرزیەوە بێ لە ڕێگەی وەرکردنی حەبەوە بێ لە ڕێگەی کۆنتڕۆلکردنی خواردنەوە بێ پێم خۆشە ڕوونکردنەوە بێ لەسەری. سێشت هەیە تا ئێستا بە شێوەیە کلاسیک بەکاربێت هەرسێکیان بۆ جۆری یەکەم بەکاریان باز دوانیان بۆ جۆری دووەم بەکارێت ئەوش بریتێ لە پارێز و قوتمان پارێز نەک لە خواردن بەتەنیا پارێز لە خواردن پارێز لە خۆماندووکردن پارێز لە بۆ نمونە پارێز لە ڕۆژوو ڕۆژوو بۆ ئانش باش نییە ئەمانە یەک دووەم پارێز لە توشبوون بە ماکەکان بۆ نمونەگەرێکێ برینێکی هەبوو بە پەلە خۆی بگەێنێت ڕاوێژە بە پزیشکی بکاو چووکو ئەو برینەی کە بڵین لە کاتی نینۆکردنا پەنجەی خۆی برینارەکە جاوە چییە؟ بەس ئەوە لەوانەیە بێتە هۆی بڕینەوەی پەنجەیە یان درومانەکە پەنجەیەکی دەرزێکە چێ بە پەنجەیە جاوە چییە؟ ئەوە سەد جار چۆوە دەستی خەڵکی تراچی بووە لەوانەیە ئەم لەبەرەوەی بەرگری لەشی کەمە لەبەرەوەی شەکرێکی زۆر لە شانەکانی لەشی هەیە لەوانەیە ئەوە بێتە هۆی ئەوەی کە سۆیە دروستکە بێ بە دووماڵ بێ بە گانگرین پێویستکە کە پەنجەیەکی ببڕێتەوە ئەمە پارێزەکانە. دێمە سەر بەشی دووەم کە بڵێن دەرمانە بە خواردن دەرمان بە خواردنەکان ئێستا هەندێک جۆری نوێی دەرمان پیا بۆ کە بۆ جۆری یەکەم بەکارێت وەکو نۆڤانۆرم و هەندێک دەرمانی تر کە بە شێوەیەکی بڵاو لای خۆمان بەکار نایەت یەکسەرە چین بۆ سێهەم ڕێگە چارە کە ئەویش دەرزیە ئەوش دەرزی ئینسۆلینە دەرزی ئینسۆلینش دوو جۆری هەیە جۆری ڕوونی هەیە لەگەڵ جۆری لێڵی هەیە جۆرە ڕوونەکە زوو ئیشەکە بۆ ماوەیەکی کەم جۆرە لێڵەکان درەنگ ئیشەکە بۆ ماوەیەکی زۆر ئەبێ بە پێی ئەو هێندی شەکرە لە خوێنە و هێندی شەکرە لە میزە وای لێ بکرێکە هاوتاییەک لە نێوان ئەم چەند وەرگێت و چەنی ڕوون بێ و چەنی لێڵ بێ ئەوە شتێکی زۆر قورسە ئێمە ئەوە ئێڵینەوە بە تایبەتی بۆ ئەوانەی کە نەشتەرگەری تریانویان لە تووشیەکە لە ماکەکان بوون لە خۆشخانەکانە چونکو سەرپەرشتێکی زۆریوە گەرچی لە وڵاتانی دنیا و لێرەش دەستی پێکردووە لە سنتەری شەکرە فێری خەڵکیەکەن کە ئەم هاوتاییە ڕابگرن و ئامێری پشکنینی ئاستی شەکر لە خوێنە ئەیان بە خاڵ شتێکی زۆر باشە لە سنتەری شەکرە لە سلێمانی و لەوچ لە شارەکان تری کوردستان شەبێت ئەمەوە ئەکات کە یارمەتی ئەو کەسە بات ئەگەر بیەوێ خۆی ئەگەر تۆزە خوێنەواری هەبێ یان زیرەکیەکی سروشتی تیابێ کە بتوانێت کۆنتڕۆل خۆی بکە. چارەسەری جۆری دووەم هەر پارێزە لەو شتانەی کە باسمان کرد بە تایبەتی لە خواردن چونکو مەسەلەی دابەزینی لەش و مەسەلەی وەرزش لەوەی یەکەم ئەوتمان وەرزش
ئاگای لێبێ زۆر نەکات لەوەی دووەمە ئەڵێن وەرزش بکە لەوەی دووەمە ئەڵێن با ڕۆژوو بگرێت لەوەی دووەمە ئەڵێن جگە لەوەی کەوا شەکرەمەنی ناخوات ئەبێ مەسەر چەوریش نەخوا بۆی چێشی دابەزێ کە چێشی دابەزی شەکرەکەی باشترە بێ کۆنتترۆلی شەکرەکەی باشترە بێ جگە لەمە دەرمانی شێرێتێ دەرمانەکانیش هەر ڕۆژەی دەرمانێکی نوێ ئەکرێتە بازاڕەوە بەڵێ بێگومان دکتۆر پێم خۆشە باسێک لەوەش بکەین ئەگە بێت و کەسێک ڕوبەڕۆیم حاڵەتە بوو بێتانێ پێویستە ئەو کاتانە چۆن ڕێک بخاکە پشکنین بکات بۆ خۆی بۆ ئەوی بزانێ ئەم ڕێژەیە ڕوو لە زیادبوونە یاخود ڕوو لە کەمبوونە و بە پێچەوانەشەوە ئەگەر کەسێک توش نەبوو بێ بۆ سەرجەم نەخۆشەکان پێویستە چەند مانگ جارێ چەند ساڵ جارێک پشکنینی گشتی بکات پشکنینی گشتی بە بیرۆڕای من ساڵی جارێک بۆ یەکێکە بێ باری تەندروستی خۆی بزانێ لە تەمەنێکە نەک هەموو کەسی هەڵسێ پشکنیش تا پشکنین کەوتووە بڵین لە مناڵیە باشتر وایە کە پشکنین بۆ خوێن و نەخۆشەکانی خوێن بکرێت زۆر جار ئەمە پەیوەندی بە شەکرەوە نیە بەس بە گشتی باسەکەین لە تەمەنی بڵین پێگەشتنا سەرەتای پێگەشتنا لە 20 بۆ 30 لە خانمانە پێویستە پشکنین بۆ مەمکوسن بکرێت چونکو سەرەتای دروستبوونی ئەو نەخۆشیانەیە دوای ئەوە لە 40 بەرەو ژوور هەموو کەسێک هەردوو جێندەرەکە باشتر وایە ساڵی جارێک بە تایبەتی ئەوانەی کە لە شولاریان زۆر لاوازەیان قەڵەون ئەوانەی کە وزیان وزە بەکارهێنانیان زۆرە ینی چالاکیان یاخود زۆر تەمبەڵن یان ئەوانەی کە کێشەیەک لە خێزانەکانیانە هەیە کە ئەشێت بە کنێتی یاخود بە پەروەردە و بە جۆری خواردنەکە لە ماڵەکە و هەڵسوکەوتن بگاتە ئەم گروپانە لە خەڵکی تر زیاتر ئەبێ ئاگایان لەوە بێت کە ساڵی جارێک پشکنینی گشتی بخوان ئەو کەسانی کە نەخۆشی شەکران هەیە پێویستوانێ نەخۆشی شەکریان هەیە ئەگەر هاتوو نەخۆشی شەکرە جۆری دوو بوو ئەوە ئەتوانێت ڕۆژی جارێک بە تایبەتی ئەگەر چالاکیێکی زۆری کرد یاخود تەمەڵێکی زۆری کرد یان خواردنیی زۆری خوارد یان خواردنیی کەمی خوارد لەم چوار کاتە یان ئەگەر هاتوو ئازارێ لە شوێنی هەمویان نیشانی سوتانەوەی لە شوێنی کیا هەبوو چوو بۆ لای پزیشیاننا لەم کاتە ئاستی شەکری خۆی بپێوێ بۆی کە بزانێ چۆن و چۆنێت چکو لەم کاتانایە کە زیاتر ئەگۆڕێت جۆری یەکەم ئەبێت بە پێی دەرمانەکەی کە بەکارێنێ و بە پێی ئەو هێندی ئینسۆلینەیە ئەگەر ڕاستی تێ بە شێکی زانستی هیچ جارێک نابێت ئینسۆلینەکە بەکاربێت ئەگەر ئاستی شەکر لە خوێنە یاخود لە میزان نەزادێت بۆ لەوانەیە بڵین ئەوەی پێویست نەبێ لەش ئێمە چۆن نزانین چەندی پێویستە دامان ناوە بەشە مەزانەی ئەقڵ بە پێی کێشی بە پێی ئاستی شەکرەکەی کەچەنی بێنێ بەڵام ئەبێ خۆی دکتۆری خۆی بێ پێشەوەی ئەگەر کاتی ژەمە ئینسۆلینەکەی هات لە خۆی بات پێشەوەی لە خۆی بە پشکنینێکی ئاستی شەکر لە خوێنە بکە یاخود لە میزا بکات بە پێی ئەوە ئاست هێندی ئەو ئینسۆلینەی کە وەریەگرێ یان تا هەروەری ناگرێ یانەوە تا هەمان هێند وەرەگرێ یان لەوانەیە پێویستەکە زیاتر دکتۆر بۆ ئەو کەسانەی کە پێویستە کێشیان دابەزێنن پێویستە ئەو ژەمە خۆراکانیان چۆن ڕێک بخەن ئەبینین زۆر جار ئەو کەسە بەیانیان نانێکی زۆر زۆرەخوانی و ڕەنج بە هەمان شێوە بەڵام تر لە عەسرە و بەدواوە هیچ ناخواتەوە تاوەکو سبەی بەیانی لەبەرەوەی ئەڵێ بۆ نمونە کێشم دابەزێن و نەخۆشی شەکرەم هەیە ئەمە شتێکی ڕاستەوە پێویستە چۆن با بڵێن ئەو ژەمە خواردنانە ڕێک بخرێت شتێکی هەڵەیە ئەبێ کەمخۆری دایم خۆر بۆ نمونە من بە نەخۆش هەڵێم بە دۆست و برادەرەڵم ئەڵێم حەوژەم خۆ لە ڕۆژەکە هەرگیز هەوڵ مەیە کە بە برسێتی بچیتە سەر سفرەی خواردن ئەوسا کەمتر بۆ خوێ ئەوسا لە ڕۆژەکە ئاستی خواردن لە ڕێخۆڵەکان و لەگەدە و دەرەنجامەکانی لە خوێنە هاوتا بێ لە ڕۆژەکە ئەوە زۆر هەڵەیە کە ژەمێکیان دوو ژەم بخۆیت و دوایەوە خۆت برسی بکەیت ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە وا لە نەخۆشەکەکە پارێز نەکا بۆی نەشێتە سەر چ کوشتێکی ناخۆشە و لەشیش زیاتر شێوێنێ دکتۆر بابێنە سەر چارەسەر بە نەشتەرگەری با بزانین ئەمە چۆن ئەکرێ لە هەرێمی کوردستان ئەکرێ لە وڵاتانی دەرەوەکرێ و شێوازەکەی چۆنە بڵێ خۆشبەختانە لە ساڵی پارەوە لە کوردستان لە سلێمانی لە نەخۆشخانەی فێرکاری بە پشتگیری بەڕێز دکتۆر میران بەڕێوەبەری تەندروستی سلێمانی و بە سوپاسێکی زۆرەوە بۆ ئەم پشتگیریەی کە کاکتۆر ڕێکەوت حەمەڕەشید
وەزیری تەندروستی کردینی بۆ شتەکە سەر بگرێ دەستمان پێ کردووە چەندین نەخۆشمانەیە کە هێندەی خۆمان دڵخۆشن بە دەرەنجامەکەی و تازە چی 6 مانگە لە تورکیا و لە ئوردون لە ئێرانیش دەستیان پێ کردووە ئێساگەر زۆربەی تەلەڤیزیۆنەکانی ئەولا سیر بکەی گەورەترین پروپاگەندیان بۆ ئەمەیە تەلەڤیزیۆنەکان لای خۆمان ناوێرن پروپاگەندەی بۆ شتی تەندروستی بکەم نازانم شتەکە چیە بەس ئەولا هەمووی خەڵکێکی زۆر ڕۆژانە خەڵکێ بۆ لای من کە ناوینوسیوە لای من یاخۆ هەر ڕاوێشم پێکات هەڵێ دکتۆر چەندی تێچی ئەگەر بچم بۆ تورکیا و نەشتەرگەری لێرە کرێ هەر هەمان نەشتەرگەری تورکیایە لەوێ 2 دەفتەر و نیوی تێچێ جگە لەوەی کا چەند ئەمێنیتەوە چەند ڕۆژەمێنیتەوە چەند پارە لەگەڵ خۆمان بەرین منیش ئەمەیان پێڵە مەڵێم ئەو نەشتەرگەری کە ئێمە لێرەیکەین هەمان نەشتەرگەریە ساڵە پێش تورکیا کردومانە ساڵە پێش ئێران کردومانە ساڵە پێش ئوردون کردومانە 250 وەرەقەی تێ ناچێت کە 2 دەفتەر و نیوەکە هەفتەیەک نەخۆشەکە لە خەستخانە پێویستەکە بمێنێتەوە کە لەسەر هەمان پارە ئەگەر لە مەدەنیش بکرێ یان لە خەستخانە هاتوونێکرێ هیچ تێ ناچێت کەمێک بەس بۆ کڕینی ئامێرەکان هەفتەیەکە بێ بمێنێتەوە تۆ سەیریە بکە خەرجی خێزانێک لە هەفتەیەکا و بلیتی تیارە و پێگومان لە وڵاتی خۆشتی لە شاری خۆتی 5 دەفتەری تێچێت لە تورکیا لە ئوردون لە ئێران بەس لای خۆمان ئەگەر هاتوو لە مەدەنی بیکە 50 وەرەقەواتە 5,000 دلاری تێچێ ئەگەر لە خەستخانەی حکومی بۆی بکەین نزیکەی 1400 دلاری تێچێ بۆ کڕینی ئەو ئامێرانی کە جاری تر باسمان کردۆ پێترێ ستاپلەر ڕێخۆڵەکە ئەبڕێت و ئەیدورێتەوە ئەمە یەک ئەمە باسی بوونەکەی بێنە سەرەوەی کە چییە ئەو نەشتەرگەری کە ئیکەین چۆن ئەنجامە درێ ئەمە پرسیارێکە زۆرم بەدڵە چونکو ماوەی چەند ساڵە لەو پێش لە سووریا و لە بەغا چەندە جالێ پیا بوون یەک کونیانە کردە خوار ناوت پێستەکەیانە بڕیان و گوایانیان کردە پاژنا پارێکی زۆریان لە خەڵکەسەن گوای ئەمە نەشتەرگەری شەکریان بۆکەن تا ئێستاش نەخۆش کێت بۆ لای من باوەڕیشی پێمەیە هەڵێ دکتۆر خۆ دکتۆر ئەو نەشتەرگەرێ نییە کە لە بەغا و لە فلان شوێنەکرا کونێکی بچووکیانە کرد و دوایی هیچیش ڕووی نایە هەڵێ نەخێرەما و نەشتەرگەریە کابێ هەفتەیە لە خەستخانە بمێنیتەوە چونکو لەبەر جۆری نەشتەرگەرێک ئێستەی نەسەر جۆری نەشتەرگەرێکە بە پێی کێشی نەخۆشەکە 4 جۆر نەشتەرگەری مانەیە بۆ شەکرە باشە 3 جۆریان لە سەرانسەری جیهانە ئەکرێ بۆ ماوەی 30 ساڵی پێشوو یەک جۆریان کە ئێمە سەریە سەباسێکەم 10 ساڵە دەستی پێکراوە سەرەتاکەی لە بەرازیل دەستی پێکرد نەخۆشیەکە دکتۆرێکی پێ ئۆرلیۆ دی پاولۆ 700 نەخۆشی کرد بۆ ماوەی 7 ساڵ ئەم 700 نەخۆشەی خستە ژێر بە دواچوونە بۆی دەرکەوت لە 195 نەخۆشەکانەوە ئەم نەشتەرگەریان بۆ کردووە هیچ جۆرە دەرمانێک و هیچ جۆرە پارێزێکیان ناوێ ئەگەر لە جۆری دوو بن و بە تەواوەتی وەکو مرۆڤێکی ئاساییان لێتەوە لە 105ەکەی کامێنێتەوە پێویستەکە کە پارێزێ بکەن یاخود سوکە دەرمانێ بەکاربێنن بەڵام لە چاو باری تەندروستیان پێش نەشتەرگەریەکە لە 170 بەرەو پێشەوە چوون دوایەوە ئەم بڵاو بوویەوە لە تەکساس لە مەکسیک لە ئیتالیا تازەکی ساڵە لەمە پێش سەری کۆمەڵە ڤیدیۆم کرد لە کۆنگرێسێکی توبی لە ئەوروپا لە ئیتالیا دەستیان پێکردووە لە ئیسپانیا دەستیان پێکردووە لە ئوردون لە ئێران لە هندستان مەرکەزێکی زۆر گەورەیە دکتۆر ئۆریۆ دی پاولۆ دروستی کرد 6 مانگە لە تورکیا دەستیان پێکردووە ئێمەش ساڵنیەکە لە سلێمانی دەستمان پێکرد ئەمە جۆری ئەم جۆرەیان کە بۆ مرۆڤی لاوازەکرێت مرۆڤی لاوازی شەکە چێشی نەبێت ئەمیش من ناوم ناوە جێگۆڕچی ڕیخۆڵە مەبەستمان لە جێگۆڕکەی ڕیخۆڵە چییە؟ ئەگەر بین نەبەرچای خۆمان لە دەمەوە سوورێنچکەیە گەدە هەیە دوای گەدە دوانزەگرێ هەیە دوای دوانزەگرێ ڕیخۆڵە باریکە دەست پێکە بەشی یەکەمی مەترونیە تا 2 مەتربێ پێوترێ ڕۆژوەوان ئەو شوێنەیە کە لە ئاژەڵی ترا کاوێژی خواردنتیا هەڵە گیرێ بۆ کاوێژ دوایەوە ڕیخۆڵە باریکە دەست پێکە نزیکەی 3 مەترونی بۆ 4 مەترونیوە تاگاتە ڕیخۆڵە گەورە ئەگەر هاتوو ئێمە بتوانین توانی ویشمانە بە سەرکەوتوی لە دنیا شارەماکرێت مەترونیە تا 2 مەتر لە بەشی خوارەوەی ڕیخۆڵە باریکە بێنین
بیخەنێ دوای دوانزەگرێ بینی دوانزەگرێ و ڕۆژوات کاتێک کە خواردنی هەرسنەکراوی ئەگاتێ ئەبێتە هۆی ئەوەی کە دوو هۆرمۆن لە خوێنە لە ڕێگەی ڕێخۆڵەکانە دروستە بێ بەرز بێتەوە یەکیانە پێوترێت GPL1 کە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی یەکەم خانەکانی پەنکریاس کە ئینسۆلین دروستەکە زیاد بکە دووەم هێندی و ئینسۆلینەی لە خانەکانی پەنکریاسەوە دروستە بێ زیاو بێ سێهەم ئەو نەناسین و لوتپیا هەڵ نەهاتنەی کەوتمان لەش هەیەی بۆ ئینسۆلینەکەی کایە ئەمە کەم بێتەوە ینی بەرگری لەش بۆ ئینسۆلین کەم بێتەوە بەمە لە چەند ڕۆژ یەکەمی دوای نەشتەرگەریەکە وردە تا 6 مانگ تا ساڵێک سەیرەکەی نەخۆشەکە وەکو مرۆڤێکی ئاسایی لێتەوە جۆری دووەم یاخود هۆرمۆنی دووەم کە دوایەوەی ئەم بە شێڕی خۆڵەمان هێنایە ئێرە کە نەشتەرگەریی زۆر ئاسانە چییە؟ هۆرمۆنێکی ترە پێوترێ پێپتاید وای ئەم پێپتاید وایە دوو کاری هەیە کارێکیان بەرگری لەش بۆ ئینسۆلین کەمەکاتەوە دووەم ئەم ورگە نایڵێت ورگ نایڵێت کە ورگ بە دایکی هەموو نەخۆشەکان بە تایبەتی شەکردار بێ واتە چەوری ناورگ و چەوری ژێر پێستی ورگ کەمەکاتەوە بەمە نەخۆشەکە لە ماوەی ساڵ کەمترە ئاساییە بێتەوە وەکو هەر کەسێکی تر کە نەخۆشی شەکرەی نەبێت یەینە سەر ئەوانەی کێشێشیان زۆرە ئەوانەی کێشێشیان زۆرە لە پرۆفیسۆرێک هەیە ئەمریکیە ناوی پروس لەگەڵ کۆمەڵەکەی پروس ئیتاڵی پیاڵێن لە ساڵی 1982 688 نەخۆش کە شەکرەیان هەبوو زۆر نەخۆش قەڵەویش بوون نەشتەرگەری قەڵەوی بۆ کردن بە پێی ئاستی قەڵەوەکان دەرکەوت لە 191 ئەمانە شەکرەکەیان لە ماوەی 3 مانگە نامێنێت لە 100 نامێنێتەوە شەکرەکەیان زۆر باش ئەبێت لە هەر جۆرێک بە جۆری یەک بیان دوو زۆر باشە بێت بە شێوەیەک کە بە پارێزێکی کەم یاخود بە دەرمانێکی کەم کۆنتترۆل بکرێت کەواتە ئەم سێ ڕێگە نەشتەرگەریە لە پرۆفیسۆر پروس لە ساڵی 1982ەوە شتەکە هەیە و دنیا بڵاو بۆتەوە دوای ئەوە دەیان پرۆفیسۆری تر لە دنیا هاتن سەدان هەزار نەخۆشی تر هەم نەشتەرگەری بۆ کرا سەرکەوتنەکەی دەرکە ئەمی سێ جۆر ئەگەر هاتو نەخۆشەکە قەڵەویەکی کەمی هەبوو واتە BMI-یەکەی واتە پێویستی بارستەی لەش ئێستا باسێکەکەی چییە لە بینی 30 بۆ 40 بوو ئەتوانی باڵۆنی بۆدانی ئەتوانی گەدەی بۆ قەکەی ئەتوانی گەردانە بخەیتە ملی گەدە کە هەرسێکی خۆشبەختانە لە کوردستانەکەی و چەند ساڵیشە هەرسێکی یەکرێت ئەگەر هاتو قەڵەویەکەی مامناوند بوو وادە BMI-یەکەی لە 40 بۆ 50 بوو ئەبێ ئەمە قارسی گەدەی بۆ بکەیت واتە لە 175 تا 85 گەدەی لا ئەبرێت تەنیا هێندەی مۆزێکی گەورەی بۆ مێنێتەوە 150 cc ئەتوانی خواردن بخوا هەموو شەمێک بەمە جگە لەوەی کە قەڵەوەکەی نامێنێت شەکرەکەشی لە هەفتەی یەکەمەوە بەرەو باشی و لە هەفتەی سێمەوە بەرەو نەمانەڕە ئەگەر هاتوویەکی زۆر قەڵەو بوو واتە BMI-یەکەی لە 50 زیاتر بوو 50 بوو 60 بوو 65 بوو هەفتامان لێرە هاتۆتە بەردەست نەخۆش هەفتا بۆ BMI-یەکەی ئەمانە چیان بۆکەین دوایەوەی کە گەدە بچووکەکەینەوە گەدە ئەنووسێنینەوە بە ڕیخۆڵە بە هەمان شێوەی کە لەو هەمان بیرۆکەیە کە لە جۆری یەکەمان بۆ لاوازەکان باسمان کرد ئەو بەشەی ڕیخۆڵە کە لە دواوەیە ئەبەسرێتەوە بە گەدەوە بەمە خواردنی هەرسنەکراو کەمە بێتەوە لە قەڵەوێکە زوو شەچێتە ئەو بەشەی ڕیخۆڵە کە ئەو دوو هۆرمۆنە دەرەیات بەمە قەڵەوێکە شاکە بێ و لە هەمان کاتیشا شەکرەکە بەرەو کۆنتترۆل و بەرەو نەمانەچێت دکتۆر ئەم نەشتەرگەریانی کە باست کرد لە جۆری یەکیش و لە جۆری دووش ئایا بەپێی تەمەنەکان ئێوە ئەو کەسە بۆی هەیە ئەو نەشتەرگەری ئەنجامدا یاخود هیچ فەرق و جیاوازیەک نییە هەر کەسێک ڕوبەڕووی حاڵەتە بێتەوە لە هەر تەمەنێکە ئەتوانێت و نەشتەرگەریە بکە بەڵێ لە تەمەنی 18 ساڵ بۆ 65 ساڵ بۆ یەکرێت کاتەفارەوەی جیهانیە شێر نییە لای ئێمە ئیلا مەگەر یەکێک لە 18 کەمتر بێ تا 13 ساڵ بۆی کراوە لە هەندێک شوێنی دنیا شوێنی پاوە پێکراوە ئەگەر هاتوو بڵێن بۆ نمونە
شەکرەکەی کۆنتڕۆڵ نەکرا یاخود شەو لە خەوا هەناسەی وەستا یاخود زوو تووشی ماکەکانی شەکرە بوو یاخود لایەنی دەرونی لەبەر قەڵەوەکەی وای لێ هاتکە نەتوانێت بچێتە ناو خەڵکەوە یان کۆنتڕۆلی بەسەر خواردنی خۆیانە بوو هەموو ساڵێک 10 کیلۆ ئەچووە سەری یاخود ئەژنۆ و پشت و ئێسقانەکانی خوار و خێج بوون یان کاریگەریانە بوو لەسەر گەشەی بەرزی لەشی لەم کاتا لە 13 ساڵ نوتمان هەژدا لە 13 ساڵەوەتوان بوو کرد بەڵام ئەمەیان بەلوج ناکرێ هەبێ بسەلمێت کە ئەمەی کە لە خوار 18 ساڵە نەخۆشیێکی تری هەیە جگە لە شەکرەکە جگە لە قەڵەوێکە کە ئەگەر هات و ئەمەی بۆ بکەین ئەوەشی پێچان دکتۆر وەکو دواپرسیادوان ڕێنمایی تۆ بۆ سەرجەم هاوڵاتیان چیە کە خۆیان پارێزن لەم نەخۆشیە خۆت بە شێوەیەک لە شەکان کۆنتڕۆڵی بکەن پرسیارەکە ئەتوانم وەڵامێکی زۆر گشتی بمەوە چالاکی خواردنی هاوتا سەر نەکەنە سەر هیچ جۆرە خواردنێکە چەند خۆشیش بێ بیێرن بە مناڵەکانم بڵێن سەر نەکەنە سەر چاوری یاخود تەنیا شەکرەمەنی یان گۆشتەمەنی ئەوانیش فێرکەن چووکەوە بەشێکە لە پەروەردەی مناڵ نازانێت دوایی کە گەورە بوو ئەڵێ دایکە باوکە بۆ پێونەوتم لەبەرەوە لێپرسایەتی دایک و باوکە خوشک و برای گەورەیە کە مناڵ فێرکەن کە خواردنێکی هاوتا کە کێشێکی ئاسایی بهێڵێتەوە چونکو ئەمانە دوای پێگەشتن کێشەی گەورەی بۆ هێڵێتەوە و پێشیان ئەڵێم کە هەرگیز ناومێد نەبن لە نەخۆشیەکانیان هەر بۆ وەڵامی پرسیارەکەت شتێ دوێنێ دەرچوو پرۆفیسۆر سابرینە لە زانکۆی یاڵ لە ئەمریکا دوێنێ مژاد مادەیەکی دۆزیەوە لە مێشکی جاندارە پێوترێ پێپ ئەم پرێپە لە شوێنێکی مێشکە دەرێرێت کە پێوترێ ژێرلانکە هایپۆتەلەمەس بۆی دەرکەوتووە ئەم پرێپە زۆر گرنگە لەوەی کە پانکریاس چەند ئینسۆلین دەڕێات و مرۆڤەکە چەند شەکر هەڵەبژێ بۆ ناو خوێن ئەگەر ئەم پرێپە من وەکو هیوایەک وتم تووشی بێئومێدی نەبن دوێنێ دەرچوامە ئەگەر ئەم پرێپە هەر ڕۆژێ لە ڕۆژان بە شێوەی دەرمان هاتە بازار هەسا نەخۆشی شەکرە نەپێویستی بە ئینسۆلینە بێ نە بە دەرمانە بێ نە بە پارێزە بێ نە بە خواردنە بێ نە بە نەشتەرگەرەکانی شەوێک کە من باسم کرد ئەمە هیوایەکی گەورەیە کە ڕۆژ بە ڕۆژ زانست بەرەو پێشەواڕوە و دڵنیا من کە دکتۆری شار دکتۆری کوردستان وەک ئاگای لە هەموو شتێکە کە لە جیهانە ڕۆیات و هەر شتێک لە جیهانە هەبێت و باش بێ ئێمە وەکو بەشێک لەوەی کە لەسەرمانە خزمەتیان بکەین بۆیانێنینە شار بەڵای دەستخۆشی بۆ پرۆفیسۆر هیوا عومەر پسپۆڕی نەشتەرگەری گشتی دەستخۆش بۆ ئامادەبوونە دەستخۆش بۆ سەرجەم زانیاری و ڕوونکردنەوەکانە زۆر زۆر سپاس خۆشەویستان بۆ هیواین کە سوودتان لە ڕێن